سڵاو بەڕێز دکتۆر یوسف گۆران چاڵنجێکی کردم بۆ ناشتنی نەمامێک و سەوزکردنی کوردستان. پیشە لای خۆمەوە هەروکو خۆم کە زۆرم پێخۆشە سەوزایی دەمەوێت کوردستان بە سەوزی ببینم، لە لای خۆمەوانێ چاڵنجەکەیم قوبوڵ کرد و دەچم نەمامی خۆم دەنێژم. پێکەوە بفەرمونون بۆ سەوزکردنی کوردستان نەمامێک دەنێژی. سپاس. لە دوای ئەوەی بەڕێز دکتۆر یوسف چاڵنجێکی کردم بە ناشتنی نەمامێک و سەوزکردنی کوردستان. من لەلایەن خۆمەوە نەمامی خۆمم چاند و تەکلیف لە چاڵنجی دوو کەسایەتی دەکەم کە نەمامێک بنێژن و کوردستان سەوزکەن. ئەوژێکیان خۆشەویست و بەڕێز مامۆسای هەمومان کەسایەتی دیاری شاری سلێمانی مامۆستا جەمال عەبدوولە. کەسایەتی دووەمیشیان چالاکوانێکی بواری مافەکانی ژنانە کە زۆر ئاکتیڤە، خۆشەویستمان خاتوو ئەمەد جەلالە. چاڵنجیان دەکەم بۆ ناشتنی نەمامێک و سەوزکردنی کوردستان و ئاوادانکردنەوەی کوردستان لە ڕێی چاندنی نەمامێکەوە. سوپاس.